عليكم ورحمة الله. طيب أنا خوشوي السلام خوي قورتان ليبي لوانەیەکی تر پێکەوە پێکتێشا دەبینەوە. طيب أنا خوشوي لاپەڕە 99 بکەن و لە کتێبەکەمان دەچینە سەر بابەتێکی تر، بابەتێکی نوێ ژێر ناونیشانی تەزیین القەلەم. ئەوەتمان لە پێشە داخوێندووە، بابەتێکی خۆش بوو بە عەمەلی و بە کردداری لە پۆلدا جێبەجێمان کرد کە وەختە قەڵەمەکانمان دەڕازاندەوە و لە هەم پۆلەکان ئەومان دووبارە کردەوە بە وەرەقەی ڕەنگاوڕەنگ و ملەوە. ئەو وەرەقە دووبارەی دەکەینەوە، بەڵام ئێستا ناتوانین بە عەمەلی دووبارەی بکەینەوە. پێشکەریتمان تەناوەکو لە بێرهێنانەوە خوێندنەوەی ئەو بابەتێکی مهم بۆ تایبەتی لە هەڵبژاردننی ئیمتیحانات ئیهتیمامی پێ بدەن. لاپەڕە 99 بکەنەوە. تەزیین القەلەم واتە جوانکاری قەڵەم. چۆن قەڵەمێک جوان بکەین چمان پێویستە؟ یەکەمیان چوار ڕسمی لەسەرەوەدایە: وەرەقەتون ملەوەنەتون مستەطیلەتون، واتە وەرەقێکی ملۆمان پێویستە، ئەگە ملۆن بێ عینی جوانترە. دوای قەلەم ڕەساسین، قەلەمێکی ڕەساسمان پێویستە. وە مەقەس پێ دەڵێن بە کوردیش. شەڕێتون لاسیغش بە کوردی بڵێن تیپشمان پێویستە. ئێستا دەین پاژەوی پارچە وەرەقێکمان هێنایە، چی لێ دەکەین؟ ئەطوی الوەرەقەتە عینده الوەسەط. ئەطوی الوەرەقەتە ڕەنگە لە هەڵبژاردنەی بێتەوە بڵێ بۆشای الوەرەقەتە عینده الوەسەط. بۆشای الوەرەقەت هەڵ لە هەڵبژاردن دێتەوە، دەڵێ ئەطوی. ئەطوی واتە چی؟ واتە نوشتنەوە. وەرەقەکەی دەنوشتێنینەوە لە ناوە ڕاستە، دەنوشتێنێتەوە لە ڕسمەکەیدا. خطوەی دووەم: ئەقص الوەرەقەتە في خطوط متوازية. ئەقص واتە دەیبڕم، وەرەقەکە دەبڕم بۆ پارچە خطوطی متوازی واتە پارچە وەکو یەک خطوط، بە مەودای وەکو یەک متوازی واتە یەکسان. لكن لا أكمل القص حتى آخرها، بەڵام هەتا ئاخری نایبڕم، لە ڕسمەکە دیارە تاوەکو نزیک کۆتایی دەیبڕین پارچە دەکەین و پێشە کردممان. خطوەی سێم: ألصق قلم الرصاص عند طرف الورقة. ئەوجا دێین ئەو وەرەقەت پاژەوی پارچە بوو، بەڵام مەوی ناوڕین، دێین لە ئاخری قەڵەمەکەی ألصق قلم الرصاص عند طرف الورقة. قەڵەم ڕەساسەکەی دەینین لەسقی دەکەین، واتە پێوی دەنووسین لە کۆتایی وەرەقەکەی، ئەو شوێنێک کە نەمابڕ لێوەی ولپێچی دەکەین. ئەوە هەنگاوی سێم. هەنگاوی چوارەم، هەنگاوی سێم چ بوو؟ قەڵەم ڕەساسەکەی دێنین لەسق دەکەین بە وەرەقەکەی، پێوە دەنین تاوەکو بیگری. هەنگاوی چوارەم: ألف الورقة حول القلم ثم ألصقها. ئەوجا دێین لەف واتە پێچان، دێین وەرەقەکە دەپێچین لە قەڵەمەکە، لە دەری هەڵدەواسی. ثم ألصقها، پاشانیش لەسقی دەکەین، تیپی لێ دەدەین. لە هەنگاوی کۆتایی چمەوە دەرەچی: أبسط الورقة المقصوصة. أبسط بەستی دەکەین، پەرتی دەکەین وەرەقەکان پاژەوەی کە دروست بوو پەرتی دەکەین لە هەر چوار دەوری. فأحصل على شكل أشعة الشمس حول القلم. وەکو چ دەرەچی وەک لە ڕسمەکەی کۆتایی دیار، وەکو ئەشعەی شەمس تشتی ڕۆژ بەمولاکانیدا پەرت بووە دەرەچیتن و هەم توانین نووسینی پێ بکەین، هەمیش شتێکی جوانە. بەشە قوتابیانە خۆشەویست، وشی گوتم ئەو بابەتە مهمە لە هەڵبژاردننی ئیمتیحانی کۆتایی ئیهتیمامی پێ بدەن. ڕەنگە بڵێم بۆشای الوەرەقەتە عینده الوەسەط ئەطوی، یان بۆشای قەڵەم الرەساسە عینده طرف الوەرەقە ئەلصق. نابێت چوە تۆزە لە نێزیکن دەبێت تێکەری نەکەن. بۆشای لە چوارەمیان بۆشای الوەرەقەتە حول القەلم ئەلفوە. مانایەکانی بزان و لەبەری بکەن و بابەتێکی خۆش. تاوانێکی تر بەخواتان دەست بێن، خواتان لەگەڵ.